خوێندکارانی بنکەی میدیا هەستاوین باکردنەوەی ئەم پێشانگایە و بە کاری دەستی و خواردنی کوردەواری و جلوبەرگی کوردی ڕۆژێکی زۆر تایبەتە بە تایبەتی هەمومان کۆبووینەتەوە لە قوتابخانەی بنکەی میدیا. ئێمە وەکو خوێندکاری قوتابخانەی ڕاژان لێرە ئەخوێنین بە بۆنی زروفەوە لە خوێندن دواکەوتوین. ئێستا سپاسی مامۆستاکانمانەکەین کە ئەم هەلەیان بۆ ئێمە ڕەخسانەوە. ئەمڕۆ ڕۆژی فیستیڤاڵە، ئیشی دەستیمان کردووە و خواردنەکانمان کردووە، خواردن کۆنەکانمان دروست کردووە و ئیتر ئیشی دەستیمان کردووە تەلەبەکان هەموو. ئەف جورە پێشانگەها gelek فایدەتر ئەو پێشانگەیەت کلاسیکی و تێنەڤەکردنش قوتابخانەی دیکە و جێ دیکە کە مادێ زانستی پتر قوتابی تێدا وەرگریتن. ئەکیمە گوتی کلیلا سەرەکی و فێربوونەیە وەختی قوتابی vê huyê bînîtin destê mamostoyê da wextê wana gotinê da ew wana du qat pitir tête wergirtin ji şloya qutabî ve. از قطبی لقطابخانه ایلول پولاش اش بنالات از گله کیف خوش بمکم پشتی داره دوی ویستا والا دکری رو لمجی پیکاتنا گردیلا و هیویتار مفچالاکی همی سالا بردام بر و افچالاکی جی گله مفید گین نما. خۆشبەختانە ئەم ساڵ کە ئەو ڕێژە ئەوە زیایی کردو لەگەڵ ماسەوە ئاویەتە دەرەوە و نسبەی ئەوەکە کە زیایی کردو لە سپێڵوێشەوە دێتە دەرەوە هەم خەڵکی دوکان و هەم خەڵکی دەرەوەی دوکان بۆ شرکاندنی وێنەیەک یا بۆ گرتەیەکی ڤیدۆیی دێن سەردانی ئەم ناوچەیە ئەکەن و دیمەنێکی دڵگیری هەیە وەکو خۆشتان ئەبینن. لە سلێمانیەوە هاتوین لەگەڵ ئاوسەرەکەم بۆ ئەو ئاوا هاتوین بیبینین چەند ساڵ جارێک دووبارە هەبێتەوە. دیمەنێکی زۆر جوانی هەیە بە تەکید زۆر جوانە یەکەم جاروانە شتێکی وا ببینین. شمان باشە بە زادەکەمان خراپەوە لە ڕۆڤیەوە دەی هەتا ئێرکوانە خڕقۆرتە زادەکە زۆر ناخۆشەوە هەیە لە هەولێرە دێت دەسوڕێتەوە بێرە دانا بەکەرەشێدا دەڕێ 3 ساعتان دەکوژی لە بەو زادەی چشتی نەفرۆشوتە سبیانە ماسەینا 2 کیلۆ نەفرۆشت ئەگە زادەکە خۆش بیت دەچی هەمووی تشتێک دەچی. بەڕاستی شوێنێکی زۆر خۆشە و ئاوی لێیە خەڵکەکی زۆر دێتەوە شوێنانە بەڵام بەڕاستی جادەکان زۆر تاسی تێدایە قۆرتی زۆر گەورەی تێدای بەڕاستی ئەو ڕێش یعنی لەبەر تاسە شتی کەلچی نمایە ستا بەردەڕەش زادەی بەردەڕەشی ژاوایە بەڵام زادەی بەردەڕەش ئەڵێن تڕێلەی پێدا دەڕوە بەس ئێرە تڕێلەی پێدا ناڕوە ئەگە حکومەت دەستکاریە چووکە چای بکاتەوە سوپاسی دەکەین.